بەڕای تۆ پێویست ناکە خێزان خۆی پەروەردە بکاتەوە دایک و باوک لە خۆی ڕادەست پێ بکات خۆی پەروەردە بکات و ئینجا بێتە سەر منداڵەکان. خۆ بێگومان من لە هەندێک بەرنامە باسم کردووە بە سندێک کەس لەوانەیە کە شارەزاییان نییە لە نەزانیان و گاڵتەیان پێ ینی کۆمنتی ناشەی نەووسن کاڵم پێش ئەوەی ئینسان ژن بێنێ ینی زۆر جاڵە پەروەردەی مناڵ لە کێوە دەست پێەکە هەندێک کەس کە ژنێنی مناڵ لە دایکە بێت نەخێت ئەزای هەندێک لە زانەکان دووربینن هەڵێ پەروەردەی مناڵ پێش 20 ساڵ پێش 20 ساڵ ئەوەی مناڵ لە دایک بێ پەروەردەی مناڵ دەست پێەکە هیچ بڵێ هەنیشی پێش 20 ساڵ ئەبێ دایکەکەی بۆ پەروەردەکەی چێکە تۆ 20 ساڵ ینی وای دانی ئافرەتێ بە 20 ساڵی بە 19 ساڵی بە 20 ساڵی شووەکە دوای ساڵی مناڵیە بێ ئەگەر ئەم دایکە شارەزایی لە سایکۆلۆژیی مناڵ و لە پەروەردەی مناڵە نەبێت و لە چۆنێتی مامەڵەی دروستان نەبێت و نەزانی پێداویستە دەروونەکانی مناڵ چییە و نەتوانی کێشەکانی خێزان چارەسەرکا و لە مێردەکەی تێنەگا و مێردەکەی لە ژنەکەی تێنەگات و کەش و هەوایەکی پەروەردەیی و دەرونی لە ناو خێزانە دابین نەکەن مناڵەکە سەرگەردانە بێ فەوتێ. بۆیە پەروەردەی مناڵ زۆر قورسە ئاسان نییە خەڵک لای ئێمە وەزانێ ئاسانە بەعکسەوە مناڵ علمە ئێمە شتێکمانەی فڵن سایکۆلۆژیی مناڵ 1 ساڵ تەلەبە لە جامیعەی خوێنێ اینجا بەشێک هەیە دکتۆرای هێناوەتەوە پرۆفیسۆرە لە نەک بەس لە سایکۆلۆژیی مناڵە لە بەشێکی سایکۆلۆژیی مناڵ مەسەڵەن بەس گەشەی زمانی بۆ نمونە بەس گەشەی هەڵچوونەکانی لە هەڵچوونەکانیش هەمووی نییە بەس ترس یا تۆڕەبوون یعنی ئەگەر تۆ قوڵ بیتەوە ئێستا خۆ دەڵێن پسپۆڕی دنیا بەرە قوڵبوونەوە و تەخەسوس پسپۆڕی وردەڕات ئێ باشە کچێکە لای ئێمە ئەلفوبەی پەروەردە نازانێ ئەچێ شووەکە مناڵێکە بێ بە بچووکتیشین تووڕابێ عەسەبیە بێ لە مناڵەکەیە بێزاریەکە جاران مای غەریب یانیان نەزانم چی بۆی خەوی لێ بکەوێ دایکەکە خەریکی فەیسبووکی بێ ئێستا مۆبایلێک و ئایپاتە بەرامبەری دانی مناڵەکە فەقیرە مەشغوڵ بۆ ئەوی لە کاتێکەوە زیانی پێگەێنێ. بەڕاستی داک و باب دەبێت بە خۆی دابستەوە ئەو ئامۆژگاری منداڵەکانی بکاتن لەو سەردەمەی ئێستادا یانێگە دایکێ خۆی نەناسێ و کۆنتڕۆڵی تۆڕەبوونەکانی خۆی نەکات و نەتوانێت کێشەکەی لەگەڵ هاوسەرەکەی بەهێمنی چارەسەرکایکە بە دەنگەدەن ئەیکا بە هاتوو هاوار کە لە ماڵیشە هاتوو هاوار هەبوو یەکەم پێداویستی دەرونی مناڵ ئەمنە ئاساییشە هەست بە ئەمان بکە فەرموو تۆ با هەر ژنێ لەگەڵ پیاوەکەی کێشە دەنگەدەنگە زەم مناڵەکەی لە ئاو چۆنە لەرزێ لە بلاوە بەڵێ بچێ بۆ مەکتەبیش لە مەکتەبیش لە ناو پۆل هەر ئاوایە بەس بە جسم بە جەستە لە قوتابخانەیە بەس فکرێن لە ماڵ و دایکم نەڕوانە تۆری ئەوە نەبێ ئەوە نەبێ مناڵە کوژیت لەو ناحێنە. دکتۆر شتە چی کەش هەیە بۆ نمونە داکە چی تەندروست هەیە کا دەوێ منداڵەکەی زۆر بە تەندروستی و پەروەردەیەکی جوانی بکاتن زۆر دەر دەوروبەرەکە پێیان شتەی سەیرە مەسەلەن دەین ئەتۆ ئەو منداڵت زۆر گرتی ئەوهای لێ دەکەی و ئاگات لێیە ئەوەش هەیە بەڕاستی ئەوە لە نەزانیەوەیە ڕاستە. ئێمە فێر بووین دایک و باوکمان مەسەلەن بە جۆرێ پەروەردەی کردوین کە ئیتر وازەحە چۆن پەروەردەکراوین هەندێک کچیشەیە شارەزایی نییە نەخولێکی بینیوە نە پسپۆڕێکەی ئەوەیە چی ئەکا لەگەڵ مناڵەکانیە مناڵەکەیکە گریە دایکی چۆن وەختوی ژیری کردوتە ژواکە مناڵەکەی برسی بوو یا مناڵەکەی هاتو هاواری کرد شتێکی شکان دایکی چی کردو ئەمیش ناسایی ئەوە کاتەوە لە کاتێکە لەوانەیە ئەمە هەڵە بێت بەڵام ئێستا زانستێ پێمان دەڵێ ئەمە هەڵێ ئەمە ڕاستە ئەگەر ئەم دایکە جەناب وەکو دایکە بە پێی پسپۆڕی و زانستەکە ئەڕۆی بەڕێوە بۆ خزمەتی مناڵەکەتە مناڵەکە و کەسێتێکی دەروون دروستێ بێ ئیتر دایکێنن کە دراوسەکانت چێڵەکەی چێکە با بڵێ بۆ چوونی خۆیانە ڕێزی بۆ چوونەکان نەگرم بەڵام بەڵام من مناڵاوە پەروەردەکەم ئێستا زۆر مناڵی فێری شەڕەجنێ و بۆ دایک و باوی شەڕەجنێوی لەگەڵەکە زۆر مناڵی کەسێتی لاوازە دوو تەربیەتە لای ننک و باپیری بە نەوعەکە لای دایکی بە نەوعەکە زۆر دایکە کاڵی وڵی ئام جنێ و دەمپیسەی هەیەی کە شەق لێ ماڵە لای باپیرەتی لە ئێڵم بۆ پێناڵی لە ڕوون ناپی بەڵام پێم حی بە چۆن پێ بڵم باوش پێناڵە هەڵە وڵی لەبەر چاوی ئێمە ئاچین بۆ ماڵیان هەڵە شەقی لە باوکە هەڵی شەقی لە دەبووی پێ بکەن بۆژە ئێمە سبینەوە شەقی لە دایک و باوکی لە چۆن دەنەوە شەق لە خەڵکی تر هەڵەیە وەزانە شەقیڵان قبول ناکاتن زۆر دەبتە مشکلە و بابەتان